کەوەر یەکەمی بەرنامەکە دەست پێ دەکەین بێگومان پەرلەمانی کوردستان و کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپەرسی چاوەڕێی دەرەنجامی کۆبوونەوەی لایەنە سیاسیەکانن کە بڕیارە ئەمڕۆ لەبارەی هەڵبژاردن ئەنجام بدرێت. کۆمیسیۆن ئاشکای کردووە ئەگەر لەو ڕۆژەش کە بڕیاری ئەنجامدانی هەڵبژاردن بدرێت ناتوانین هەڵبژاردن بەڕێوە بین. پەرلەمان پێی وایە ئەگەر لایەنەکان لەو کۆبوونەوە بگەنە ڕێکەوتن بە 3 هەفتە ڕێکەوتنەکە دەکەن بە یاسا. لەسەر کۆبوونەوەی لایەنە سیاسیەکان لەسەر پرسی هەڵبژاردن ئێمەمانێ باز لەوە بکەین کە ئایا بڕیاردان لەسەر ئەوەی کە یاسای هەڵبژاردن چۆن بەڕێوە بچێ و کاتماوە بۆی کە قسە لەسەر ئەو بکرێکە هەموارکردنەوەکەی ئەمە کاریگەری چەند دادەنێت لەسەر ئەو کاتێک کە دیاری کراوە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. بە خۆشحاڵیەوە لە ستۆدیۆ میوانداری بەڕێز هاوڕێ تۆفیقمان کردو کە بەڕێزیان شارەزای هەڵبژاردن. کاگەڕێ بەیانیت باش بەخێر بێت. با سەرتا بزانین ئەوەی کە کۆمیسیۆن باسیەکە ئەوان ئەڵێن ئەگەر لە کاتێکە ئێستا هەڵبژاردن یاخود ڕێکەوتنی لایەنە سیاسیەکانیش لەسەر یاسای هەڵبژاردن بکرێ هەلو کاتۆ ئەوان تا ئەو کاتی خۆیان ئاماداکەن 6 مانگانەیە تۆ وەکو شارەزایەک لەم بوارە چیەڵی؟ بێگومان سەرۆیشی هەرێم مانگی دەیداناوە بۆ ڕۆژی دەنگدانی گشتی بۆ پەرلەمانی کوردستان. ئەگەر ئەو بەروارە بژمێرین واتە 4 مانگێکمان ماوە کە لە ڕاستیە ئەوەی کە ئەیبینین پێمانەڵێ کە مەحاڵە لەو بەروارەیە هەڵبژاردن بکرێت لەبەر دووهۆ. بۆ یەکەم وەکو تۆ لە پێشەشەکەت باست کرد هێشتا کە قانۆنی هەڵبژاردن یەکلایی نەبووتەوە کە ئەوە جەوهەری پرۆسی هەڵبژاردنەکەیە و دڵی هەڵبژاردنەکەیە. دووەم هەموو هەڵبژاردنێک ئەبێت لەلایەن دەستگایەکی تایبەتمەندەوە ببرێ بەڕێوە. لە کوردستانیش هاوشێوەی عێراق کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان هەیە. ئەم کۆمیسیۆنە ئەنجومەنە باڵاکەی کە پێڵێن ئەنجومەنی کۆمیسیاران وولایەتەکەی تەمەنە یاساییەکەی بۆ 5 ساڵە ماوەکەی تەواو بووە، واتە ئێستا شەرعێتی یاساییان نەماوە کە هەڵبژاردن ببن بەڕێوە، کەواتە دوو لەمپەری گەورە لە بەردەم پرۆسەکایە. ئەوەی کە پەیوەندی بە قانۆنی هەڵبژاردنەکەەوە هەیە لە هەموو دنیا بە قانۆنی هەڵبژاردنەڵێن قانۆنی کورسی دەسەڵات. لەبەرەوە لایەنەکان نەکرد لە کوردستان بەڵکو لە زۆر وڵاتی دنیا کە دێتە سەر قانۆنی هەڵبژاردن دەرگای کێشە و بێنەوبەرەیەشی ئێجگار گەورە لە نێوان لایەنە ناکۆکەکان دێتە پێشەوە. ئێستا لە کوردستانە دوو ئاراستە پیا بووە. ئاراستەیەکی زۆرینە، ئاراستەیەکیش کە تەنها پارتی دیموکراتی کوردستان تەبەنیەکە. ئاراستە زۆرینەکە یەکێتیە، گۆڕانە، یەگرتووە، کۆمەڵە، نەوەی نوێیە کە هەمان لەگەڵ ئەوەن کوردستان بکرێ بە 4 بازنەوە و لە هەمان کاتا تۆماری دەنگدەرانی عێراق بکرێ بە بنچینە بۆ دەنگدان نەک تۆماری دەنگدەرانی کوردستان. ئەمە جگە لەوەی سەرنجی تایبەتی هەیە دەربارەی شێوازی دەنگدان و چۆنێتی دابەشکردنی کورسی پێکاتەکانی تورکمان و کلدان و ئاشووری. ئەمە ئەو کێشەیە کە ئێمە ئێسەی بینین. ئەگەر ئەو کێشەیە ئەمڕۆ یا لە هەفتەی داهاتوو یا لە مانگی تریشە ڕێکەوتنی سیاسی بۆ بکرێت، ئەوە بێگومان چەندها مانگی تری پێویستە قانونەکە بگۆڕین، کۆمیسیۆنێکی تازە دابنین، پاشان لەو ڕۆژەی هەموو ئەم پێداویستیانە دابین بوو بە دڵنیایی کۆمیسیۆن لانی کەم پێویستی بە 6 مانگە بۆ پرۆسێسی بەڕێوەبردن ئەوەی کە بە زمانی عەرەبی ئەڵێن عەمەلیات، واتە ئەم پرۆسەیە کۆمەڵی هەنگاوی هونەری هەیە لە تۆمارکردنی حیزبەکان، لە ڕاهێنانی کارمەند، لە پێداچوونەوە بە تۆماری دەنگدەران، خستنە ڕووی تۆماری دەنگدەران بۆی خەڵک بڕوانای خۆی بدۆزێتەوە، پڵانی لۆجستیک، یعنی پرۆسەیەکی دوور و درێژی هونەریە، پرۆسەیەکی ئاسان نییە کە بڵێن بەس بەبوونی کۆمیسیۆنەکە و بەبوونی قانونەکە ئەتوانین لە ماوەیەشی کورتە هەڵبژاردن بکەین. بۆیە ئەتوانم بۆکۆ ئەڵێ مەبەستە سەرێشەکە ئەمەیە کە بڵێم لە مانگیدا پێشبینی ئەنجامدانی هەڵبژاردن ناکرێت. باش، ئەگەر لە ئێستاشەوە بڕیار بیرێ بۆی کە ئەم کارە بکرێ، ئەو ماوە دیاریکراوە بە تایبەتی یعنی ماوەیەکی دیاریکراو هەبێ کە لە ساڵی بەیگمانەکێتە ساڵی داهاتوە، ینی ئەتوانین لە مانگی چەنە هەڵبژاردن بکرێ؟ بەڕای بەندە پێم وایە تازە پرۆسەکە چێ بۆ نەورۆزی داهاتوو. لەبەرەوەی ئێمە حسابی بکە ئەم چەند مانگی هەیە گەر لێک تێگەیشتنیشیش دروست ببێ و تا کۆمیسیۆنەکەش دروستەکرێش دیسان پرۆسەیەکی ئاڵۆزی سیاسیە کە پەیوەندی بە
ڕای جیاوازەوە هەیە دەربارەی ئەوەی پێکاتەکەی چۆن بێ چۆن دەنگی لەسەربان ئەنێمانە بابەتی ئاڵۆزی سیاسی لەبەرەوە ئەوەی کە هەیە پێشببینی ئەکرێ بکەوێتە ساڵی داهاتوو مانجی باڵێن بەهاری داهاتوو لە بەهاری داهاتوە بکرێ من وا پێشببینی ئەەکەم و بە تایبەتریش هێشتا کە سینناڕۆی دووپاتکردنەوەی هەڵبژاردن لە عێراقا تەواو نەبووە یعنیم هەڵبژاردننی پەرلەمانی عێراق کە کراوەوە بینین کە ئێمە ئێستا لە قۆناغی بۆشایی دەستورین بە ژۆنەی دەستور هەموو مدەکان ماوەکان کە نەخشە ڕێگای کاتن لە دەستورە کە ئەبێ لە ماوەی 30 ڕۆژە سەرۆ کۆمار هەڵبژێرەوە چەندەها مانگە هەڵنەبژێراوە سەرۆگۆزیران هەڵنەبژێراوە یان یەکێک لەو سینناڕۆیانەی کە لە عێراقیشە باسەکرێتەوەیە کە ئیتر ئەم وەکۆڵێم ئارامی کە لە بینیانە هەیە لایەنەکان نەگەنە ڕێکوتن دوا هەمین سینناڕۆ جارێکی تر بەرەو چوونەوەیە بۆ هەڵبژاردنیشی تازە لە عێراقە خۆ ئەگەر ئەوە ڕووبە من بەش بە حاڵی خۆم بە هیوام ئەگەر ئەوە ڕوویە هی کوردستان و عێراق یەک بخرێ ینی هەڵبژاردن ئێمە هەتا بتوانین لەگەڵ حکوومەتی فیدراڵایەکی بخەین زۆر جاری کەش باسمان کردووە ئامانجەکەش زۆرە هیچیشیان بۆ گەڕانەوەی بودجەیە ئێمە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانەکەین بەلایانی کەمەوە نزیکەی 200 میلیۆن دلارمان پێویستە هەڵبژاردننی عێراقی فیدراڵ خەرجی فعلی کە خەرجی کردووە زیاتر بۆ لە 350 میلیۆن دلار ئێمە خۆ ڕاستە ئەوە پارەی فیدراڵەوە ئەو پارەی کوردستانە بەڵام لە ئەنجامە ئەمە خەرجکردنی بودجەی گشتی وڵاتەکەی ئێمە لە جیاتی ئەوەی کە هەڵبژاردننی عێراق تەواوە ببین بۆ هەڵبژاردننی کوردستان تەواوە بێ بڕین بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا ئەیەکی بخەین ئەو ڕۆژەی کە دەنگدانی گشتیە دوو سنووقمانەیە و ئەمە تاقی کراوەتەوە یعنی کاتی خۆی ئێمە لە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان ئەم پرۆسەیەمان کرد دەنگدایە بۆ عێراق و دەنگیشدایە بۆ پەرلەمانی کوردستان جاریش کە کردمان دەنگدایە بۆ پەرلەمانی کوردستان لە هەمان کاتا دەنگێکیشدایە بۆ ئەنجومەنی پارێزگاکان لە هەمان ڕۆژە واتە ئێمە لە جیاتی ئەوەی کە کەوی نەبێنە و بەرەو ئاژاوەیەکی سیاسی ئارامی سیاسی وڵاتەکە تێک بین هەوڵ بین بەرواری هەڵبژاردنەکان بگونجێنین لەگەڵ عێراقی فیدراڵ ڕاستە کوردستان تایبەتمەندێتی خۆیەیە بەڵام ئەمە بۆ زۆر مەبەستە کە پێم وایە نرخیشی گرنگی ئەبێ باش عێراق گۆڕانکاریەکی کرد ئەمجاریان لە شێوازی هەڵبژاردنەکە لە یەک بازنەیەوە بوو بە فرەبازنەی بەڵێ بۆ هەرێمی کوردستانیش هەمان داخوازی هەیە هەمان داواکاری هەیە قورسە بۆ هەرێمی کوردستان ئەمە جێبەجێ بکرێ چکە لە عێراقا کرا بەڵێ بێگومان قورس نییە بەڵامەوەی عێراق فرەبازنەی نەبوو لەسەر ئاسی پارێزگا فرەبازنەی بوو لەسەر ئەساسی قەزا دوایی گۆڕانکاریەکیان تایە کە کردیان بەوەی کە فرەبازنەی بێ بۆ هەر ناوچەیەکە لە چەند سەد هەزار دەنجێ زیاتر بوو بکرێ بە بازنەیە کرد بۆیە بینی پارێزگای سلێمانی خۆی کراوە بە 5 بازنەوە واتە وردکردنەوەی بازنەکان نەک لەسەر ئاسی پارێزگا بەڵکو بهێنە بۆ ئاسی قەزایەک یا دوو قەزا بەیەکەوە دەربارەی ئەوەی ئەمە لە کوردستانە کرێ بێگومانە کرێ بەڵام ئەمێنێتەوە سەر ئەوەی کە وەکو لە پێشەشی باسم کە قانونی هەڵبژاردن یعنی قانونی کورسی دەسەڵات چێژەم قانونە نووسێ ئەوانەی کە لە پەرلەمانن لە پەرلەمانی شە کاریگەری زۆری هەیە ئەوانەی کە کورسی زۆریانەیە لە هەموو دنیاە نەری دوایە قانونی هەڵبژاردن قانونی بەهێزەکانی ناو پەرلەمانە ئەم قانونەی پێشوو کە لە عێراقا کاری پێکرا ینی لە ڕووی سیاسیەوە بە قانونێکی سەدری ناوێ بن کە ئەمە پڕاو پڕبەرژێک بۆ بە دڵی سەدریەکان دووراوە یعنی منەمەوێت سەرنجی تۆ بینەران بۆ خاڵێکی زۆر سەرنج ڕاشێش ڕابشێشم لە هەڵبژاردنا چەند جەماوەرەکەت گرنگە ینی تۆ ڕێکخراوێکی سیاسیت حیزبێکی چەند جەماوەرت هەیە قەبارەی جەماوەرەکەت چارەنووسی تۆ بۆ کورسی یەکلای یەکاتەوە ئەوەنگەش قانونی هەڵبژاردنەکە دەورە بینێ بۆ نمونە مقتەدە سەدر براوەی یەکەمی هەڵبژاردنی عێراق 73 کورسی هێناوە یەکەمین حیزبە کە زۆرترین کورسی هێناوە لە ڕووی ژمارەی کورسی لە هەموو عێراق ئەو لایەنانەی تر کە لە ڕووی سیاسیەوە بە دۆڕا حسابن بە مالیشی بە هادی عامری بە حەکیم بە عبادی بە قەیس غەزعەلی بە هەموو ئەمانە کورسیەکانیان کۆ بکەیتەوە ناکاتە ئەوەی ئەو بەڵام کاچی دەنگەکانیان کۆکەیتەوە ئەوان نزیکی 1.5 میلیۆن دەنجیان هەیە مقتەدە سەدر 700,000 دەنجی هەیە یعنی ئەو بە 700,000 دەنگ 73 کورسی هێناوە ئەمانی کە بە 1.5 میلیۆن دەنگ هێشتا نەگەشتونەتە ئەوەی کە بڵێ 50 کورسیشانە بێت 40 کورسیشانە بێت
بۆیە تۆ تێگەی کە قانونەکە زۆر کاریگەری هەیە لەسەر دیاریکردنی چارە نووسی حیزبەکان. باشە ئەو بازنەی کە دابەشەکرێت تا چەند ئەو کاریگەری هەیە لەسەرەوەی کە حیزبێک مەسەن لێرە 2 کورسی بۆ خۆی داناوە بەڵام لەوانەیە قورسایی 3 کورسی هەبێ لە شوێنێکی تر مەسەن بە پێچوانەوەی ئەمێنێتەوە سەر ئەوەی کە ئەو حیزبە ژێرخانی ئۆرگانی حیزبەکە تا چەند تێگەیشتنی هەیە بۆ قانونەکە واتە پرۆسەیەکی ماتماتیکی هوەری ئاڵۆزە. پرۆسەکە لە ڕووکەشا سیاسیە بەڵام لە جەوهرە بابەتێکی هوەریە. ئەوانەی بە لۆژیشێکی هوەری یا ڕاستتر دیاریکراویتر قسە بکەم بە لۆژیشێکی ماتماتیکی سەیری پرۆسەکەیان کرد زۆر سوودیان لێ وەرگرت. ئەوانەی کە بە لۆژیشێکی سیاسی بەڕێوەبردننی هەڵبژاردنەکەی خۆیان کرد بێگومان زەرریان کرد. بۆ نمونە تۆ چ پێویستەکە لە بازنەی ئەلیف 3 کاندیدت هەبێ دەنگەکانت دابەشە بێ کۆکراوی دەنگەکانە زۆرە بەڵام هیچ یەکێک لە کاندیدەکانە دەرنەچوو. مقتەدە زۆر لەما بە شێوەیەشی شارەزایانە مەبەستم ڕەوتی سەدرە ماکینەی هەڵبژاردننی سەدرە زۆر بە شێوەیەشی پرۆفشناڵانە تێگەیشتنیان بۆ قانونەکە هەبوو. بۆ نمونە لە ناوچەیەکە هەستیان کردووە بای ئەویان هەیە کە کورسیەک بێنن یەک کەسیان کاندید کردووە. حیزبەکانی تر ئەوانەی تر کە تێگەیشتنیان نەبووە لە بازنەیەکە 5 کەسیان کاندید کردووە هیچیشان دەرنەچوون. بەڵام ئەگەر کویان بکەیتەوە 5 کەسەکە ڕەنگە 2 کورسیانێ نابێت. بەڵام لەبەرەوەی لیستی فرەبازنەی بووە لە لیستی فرەبازنەیە لەو بازنەیە چێ زۆرترین دەنگی هێنا ئەو ئەڕوا دەنگەکە ناچێتە ناو تورێکی حیزبە وەکو جاری پێشوو نییە. بەڵام ئەمەی کوردستان وانە ئەمەی کوردستان هەوەکو جاری پێشوو تورەکەکە ماوە هەموو حیزبێک لیستێکی خۆی هەیە بەسەن تۆڵی سلێمانی یەکێتی جارێت تۆ کە ئەچی بۆ دەنگدار لیستێکەکەی ناوی یەکێتیە دوایی لە ناوی یەکێتیە تۆ کاندیدت هەیە وەکو دەنگدەر ئازادی دووشت بکەیت یا دەنگ بێ بە یەکێتی دوام لە ناوی یەکێتیشە ئازادی چێ دڵخوازی تۆیە لە کاندیدەکان. بۆ نمونە تۆ کاندیدی ئەلیف هەڵەبژێری ئەلیف دوایی دەرناچێ وانە بەڵام دەنگەکەی تۆ بە فێڕۆ نەچووە هەر لە تورەکەەکەی یەکێتیان ماوەتەوە کۆ ئەبێتەوە بۆی. بەڵام لەوەی عێراق لیستی فرەبازنەی تاکە کەسی بوو ئەمەی کوردستان تاکە کەسی نییە لیستی حیزبیە هەموو حیزبێک لیستێکی هەیە لۆگۆیەکی هەیە تۆ تەماشا بکە ئەم جارەکە ئەچویت لیستی حیزبی نەبوو کاندید هەبوو ینی کاندیدەکە لە پاڵ ماوەکەی خۆیان لۆگۆیەکی حیزبەکەی ئەگەردا نابێ ئەگەر نا ئەوە نەبوو ئێمە بچین بۆ دەنگدان بڵین دەنگین بە لیسی یەکێتی دەنگین بە لیسی فڵان حیزب ئەچی دەنگدا بە فڵان کەس لەناو ئەمانەیە چێ سەر بەچێ چێ زۆرترینی هێنا ئەوە ئەیباتەوە. بەڵام ئەمەی کوردستان ئەمە نییە ئەمەی کوردستان ها تورەکەەکەی پێشووە بەڵام تورەکەەکە لە جیاتی لەسەر ئاسی چوا پارێزگا بێ ئەم جاراڵەن وەرن 100 کورسیەکەمان 11 کورسیەکەی هی پێکاتەکانە سەتەکە دابەشەکەین بە پێی ژماری دانیشتوان بۆ نمونە سلێمانی 41 کورسی بەرەکەی بۆ نمونە کەواتە پێشوەخت بازنەی سلێمانی کێبڕکەیە لەسەر 41 کورسیەکە ئەمە دادپەروەری جوگرافی دروستەکە ئەو کاتە شارێک لە شارێکیکە لە پەرلەمانی کوردستان نوێنەری زۆرتر ناوی. باش کە ئەم خواستە هەیە کە ئەم شێوازە هەیە لە هەڵبژاردن وەکو خۆتەڵی دادپەروەری دروستەکە بۆچی ململانێ هەیە لەسەری ینی بۆچی هەنێک لایەن مەسەن ئەم لایەنانە وەکو وەڵی زۆرینەکە داوایەکەن ئەم بازنەیە هەبێت بەسەندێک لایەن ئەڵم باب نەبێ من وتم قانونی هەڵبژاردن یعنی کورسی دەسەڵات کورسی دەسەڵاتیش کورسیشی نازدارە بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە مێژوویشی دوور و درێژ لە شەڕ و کوشتن و کودەتا بە سەدان هزار کەس دەسە کورسی دەسەڵات لەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیە کوژراون لەبەرەوە کورسی دەسەڵات نازدارە ئەمە شەڕە لەسەر کورسی دەسەڵات. پارتی دیموکرات لێکدانەوەی کردووە ئەگەر یەک بازنەی بێت کۆمەڵێک کورسی زیاترە هێنێ ئەگە فرەبازنەی بێ کۆمەڵێک کورسی کەمەکە لایەنەکانی کە کێیچێتین گۆڕانن یەگرتون کۆمەڵن ئەوانیش توێژینەوەیان کردووە هەڵسەنگانیان کردووە ئەگە فرەبازنەی بێت کورسی زیاترە هێنن بۆیە ئەو پژگیری ئەوە کاکە بەرژەوەندی ئەوەیە ئەو سیستەمە پێی ڕۆ بکرێ بۆی کورسی زیاتر بێنێ ئەم لایەنانەی تریش بێگومان پشگیری ئەم سیستەمە ئەکەن لەبەرەوەی کورسی زیاتر بێنن. باش ئێمە هەڵبژاردنێک بکەین باشترەوەکو تۆ شارەزایەکی هەڵبژاردننی هەڵبژاردنێک بکەین بەبێ ئەوەی کە ئامادەکاری کرابێ هەم لە ڕووی کۆمسیۆنەوە کە نوێ کرابێتەوە هەم لەوەی کە ڕێکەوتنی لایەنەکان هەبێت لەسەر یاسای هەڵبژاردن و هەمواری یاساکە بکرێتەوە باشترە کامیان بێ ینی
باز لەوە کرێ با هەڵبژاردن دوانەکەی بەڵام هەڵبژاردن بەم شێوەیە بکرێ باشترە یاخود دوا بکێت و بەو ڕێکارە ئامادەکاریانەی کە هەیە بچێت بەڕێوە باشتر خۆی لە پرۆسی دموکراسیایی شێک لە بنەما گرنگەکان بریتە لە دووبارەکردنەوەی هەڵبژاردن لە وادەی خۆیان چونکە میلەت دەنگیاوە بۆ 4 ساڵ کە 4 ساڵەکە تەواو بوو ئەوانە کە نوێنەری میلەتن مافی نوێنەرایەتیان ئەکەوێ گرێبەستێکە لە بینی دەنگدەر و پەرلەمانتارە تۆ چی بۆ دەنگدا من چوم بۆ دەنگدان وتومە بۆ 4 ساڵ خۆ نەموتۆ بۆ ئەوەی ئەوانەی ببن بە پەرلەمانتار بە دڵی خۆیان بیکەن بە 5 بیکەن بە 6 بیکەن بە 6 ڕوبعێک شتی وا لە دنیای دیموکراسیانە و ئەمە نەریتیشی ئێزگار خراپەکە لە وڵاتەکەی ئێمە هەیە یعنی تۆ بە تێبینی خۆت ئێمە ئێستا لە عێراقا ئەوان لە 2300 دام حسێن ڕووخاوە ئێمە لە 91ەوە ئازادی ئێستا ئەوان خولەکانی پەرلەمان پێش ئێمە کەوتونەتەوە چکە ئێمە جاری وها بۆ 2 ساڵ هەڵبژاردنمان نەکردووە بۆیە پابند بوون بۆی کە هەڵبژاردن لە کاتی خۆیان بکرێت خاڵێکی جەوهریە و چارەسەری ئەمەش بەڕاستی بە دووش دەکرێت یەکیشیان ئێمە لە دەستوری پرۆژەی دەستوری کوردستانە وادەی هەڵبژاردن بە دەستور دیاری بکەین بۆ ئیتر ئێمە هەموو 4 ساڵ جارێک بە دیاریکراوی بزانین فڵان بەرواری هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە یان بە دەستور خۆمان بگونجێنی لەگەڵ هەڵبژاردننی فیدراڵی 4 ساڵ جارێکە هەڵبژاردننی فیدراڵی کرا ئێمەش لە هەمان بەروارە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەو کاتە حیزبەکانیش و هاوڵاتیانی زۆ قەزانجیانە 100 میلیۆن دۆلاری شەگەڕێتەوە نرخە دارایەکەی لابە وەرە بۆ نرخە سیاسیەکەی ئەو کاتە بێ بە یەک پاکێج کە ڕێکەوتنی سیاسی لە بەخاکراوە لە کوردستانیش کراوە بەڵام ئێمە ئێستا کە ئەچینەوە بۆ هەڵبژاردننی کوردستان هێشتا کە چارەنووسی هەڵبژاردننی عێراقمان پێیەک لە هەی نەکراوەتەوە هێشتا کە لایەنە سیاسیەکان لە بێنە و بەرەن دەربارەی هەڵبژاردننی سەرۆکوەزیران هەڵبژاردننی سەرۆک کۆمار زۆر بابەتی تری ئاڵۆس جاریش کە ئەڕوینەوە بۆ دەرگایەکی تری لێکترازانی سیاسی ینی تۆ پێشبینی ئەو بکە ئەم هەڵبژاردنە بە دڵیاییەوە ڕەنگە ڕووداوی سەپرایزی تایابێ هاوکێشەکە وەکو پێشوو نەمێنێتەوە پێ بێگومان ئەمە کاتیشی زۆری ئەوێ کە بووی لایەنەکان تێگەیشتن بکەن دەربارەی ئەو ئەنجامە تازەی کە هاتوۆتە پێشەوە لە ڕووی سیاسیەوە پەسەندی بکەن بەرکەوتەی ئەو کورسیانە جارێککە حکوومەت دابش بکەنەوە ئێمە زانین کە لەسەر پێکەنانی حکوومەت وەختیشی زۆر لە نێوان لایەنە سیاسیەکانە بە فیڕۆچ و هەتا گەیشتنە ڕێکەوتن بۆیە ئەوەی کە ئەتوانین بڵین ئەمەیە کە یەکەم مانگی دەم حاڵە هەڵبژاردن بکرێن ئاماژەکان بۆ چونکە لە نەورۆزی داهات و بەهاری داهات و هەڵبژاردننی پەرلەمانی ئەگەر ئەو شتانەی هەیە لەسەری ڕێبکەون بەڵێ گەرەوانەی لەسەری بۆ پێش وایە تا ڕادێک ئێستاکە ئاسۆی ڕێکەوتن تۆزێ دەرکەوتووە لایانی بەرامبەر تێگەیشتووە لەوەی کە قورسە ینی ئەم لایەنانەی تر لایانی سەرەکی گۆڕەپانەکەن ینی دیارەم ڕێزمێ لایانی تریش لە پەرلەمانی کوردستان هەن بەڵام یەکێتی هێزێکی سەرەکی کوردستانە گۆڕان هەیە یەکگرتووی ئیسلامی هەیە کۆمەڵ هەیە نەوەی نوێ هەیە هەموو ئەم لایەنانە بەیەکەوە داوای فرەباسنەیەکەن یعنی ئێستا بابەتەکە یەکێتی و پارتی نییە بابەتەکە بۆی هەموو حیزبەکان لەلایەک پارتی دیموکراتیش لەلایەک بۆیە ئێستا گەر تێبینی بکەی لە ڕووی لۆژیشیەوە قورسە یەکلایەن بە گشت ئیرادەی ئەم هەموو لایەنانە بچێتەوە و ئەم لایەنانەش قورسە بچنە ژێرباری ئەوەی بە هەمویان دەستبەرداری ئەم داواکاریە ببن بۆیە هیچ ڕێگەیەک نییە جگەلەوەی کە چارەسەرە دۆستنەوە زۆر سپاس بۆ بەڕێز هاورە تۆفیق شارەزای باری هەڵبژاردن بەخێر بێ سەرچاوە ماندوومان کردی سەرچاو